بەڵێ خۆشەویستان هەروەک لە سەرەتای ئاماژەمان پێدا لەم تەوەرایە گفتوگۆکەین دەربارەی گرنگی کۆبوونەوە خێزانیەکان و نزیکبوونەوەی ئەندامانی خێزان لە یەکتر بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک جیهاد عومەر توێژەری کۆمەڵایەتیمان کردەوە. کاک جیهاد سڵای خوایت دەبێ زۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. کاک جیهاد لەم سەردەمایە خواستێکی زۆر زۆر هەیە بۆ ئەوەی کە مرۆڤەکان بە تەنیایی بژین و دوور بکەونەوە لە کۆبوونەوە خێزانەکان و تێکەڵی و هەروە لەناو کۆمەڵگەشە هەمووان بەرەو تاگەرایی ڕۆن هەوڵێکی زۆر هەیە بۆم بابەتە. بەڵام بۆچی گرنگە ئێمە هەر تەرکیز بخەینە سەر کۆبوونەوە خێزانیەکان و نزیکبوونەوەی ئەندامانی خێزان لە یەکتر و باسی ئەم شتانە بکەینەوەوانە و هەوڵ بین پارێزگاری لێ بکەین؟ سەرەتا بە ناوی خوا مرۆڤ کاینێکی سروشتی کاینێکی کۆمەڵایەتیە. ئەم کاینە کۆمەڵایەتیە هەرچی لێ بکەی و هەر با بڵین ئامادەکاریی بۆ بکەی بۆ ئەوی وای لێ بکەی بەتەنیا بژی ئەو هەوڵە ناگاتە نەتیجە. و جاری وایە کەسەکان خۆشیان خۆ جاری وایە بە بەرنامە نییە. جاریان مرۆڤەکان خۆی حەزەکە بە تەنها بژی. هەندێک کەسێک خۆی تەبعی وایە هیچ کەسێک بەرنامە و پلانی بۆ دانەناوە کە تۆ بێ ئاوا بژی. کەسەکە خۆی حەزەکە بە تەنیا بژی کەسی سێرەکەی دوجار ئەمیش هەر کۆڵ ئەیا لەو تەنها ژیانە و ئەگەر کۆڵیشی لێنەیە کۆمەڵێک گرفتیە بە سەریاکە کرێت دواتر باسیکەین. لەبەرەوە مرۆڤ خۆی بۆ خۆی کاینێکی اجتیماعیە کۆمەڵایەتیە و ناتوانێت بە تەنها بژی. لەناو ئەم کۆبوونەوە کۆمەڵایەتیانە کە ئێمە ئەگەر بۆ کەسی دوور نەتوانین بە تەنیا بژین بۆ خێزان ئەوە زیاتر وایە کە ناتوانین لە دووری خێزان بژین. چونکە خێزان پایەیەکێکە لە پایە هەرە گرنگەکانی کۆمەڵگا و خێزان واکە کۆمەڵگا تۆکمە بێ و توانێ واکە لە کۆمەڵگا کە ئەو کۆمەڵگایەکی تەندروست بێ. و جگە لە بەعدە کۆمەڵگەیەکەی بەعدە تاکیەکەی کە بۆ مرۆڤ خۆی خێزان بۆ خۆی چییە؟ چی ئەتوانێت چی ببەخشێ بە مرۆڤ؟ ئەتوانێت چی ببەخشێ بە تاکەکانی خێزان؟ خێزان دەستگایەکە کۆمەڵێک وەزائیف لە خۆ ئەگرێەوە کۆمەڵە وەزائیف پێشکەشەکە کە ڕەنگە هەر دەستگایەکی تر بگری بە تاکلایەنە ئەو وەزیفەیە ببەخشێ. بۆ نمونە ئەگەر باز لە وەزیفەی ئابووری بکەین خێزان پێشکەشێکە. ئەگەر باز لە وەزیفەی پەروەردەیی بکەین خێزان پێشکەشێکە. باز لە وەزیفەی ئەمن و ئاسایش و با بڵین دڵنەوایی بکەین ئەوە هەر خێزان پێشکەشێکە. ینی خێزان کۆمەڵێک وەزیفە پێشکەشەکە بە تاک پێویستی بەو کۆبوونەوە هەیە. جا ئەم مۆزوعی کە ئەوەی بە تەنیا بژیت و ئەوەی کە تێکەڵ نەبی بە کۆمەڵگا و بە خێزان گرفتی گەورە دروستەکە بۆ تاکەکە خۆی و بۆ کۆمەڵگا خۆی. لەو گرفتانی کە بۆ تاکی دروستەکە گرفتی تەنیاییە کە تەنیا ژیان ڕەنگە هەندێک ئەرک هەیە و هەندێک پێداویستی هەیە نەتوانی بە تەنها جێبەجێ بکەیت. مەسەن بۆ نمونە دروستکردنەوەی خێزانێکی تر تۆ ناتوانانی بە تەنیا دروستیکی هەبێ لە ناو کۆمەڵگا و لە ناو خەڵکییا بژیت بۆی بتانی ئەو خێزانە دروستکەی. یەکێکی تر هەندێک پێداویستی ئابووری کە تۆ ناتوانانی بە تەنها دابینیکەی. هەندە پێداویستی پەروەردەیی کە کەسەکە بە تەنیا ناتوانێت دابینی بکات. لەبەرەوە ئەمە واکە لە مرۆڤ کە پێویستی بەوە هەبێت کە لە ناو خێزانە بژی و لە ناو کۆمەڵگەی خۆیان تێکەڵ ببێ. مامۆستا جیهاد ینی ڕەنگە سەر لە کوردستان لە کۆمەڵگای ما هێشتا کەم بێ ژیانی کەسانێک بە تاکی. بەڵام گرفتەکە لێرەیە لە بەروی ماڵەکان گەورە بوون ئێستا هەمومان لە یەک ژینگە یاژین بەڵام پێکەوە ناژین. ئەگەر بۆمان باس بکەی ئەو سوودە ئەرێنیانەیە ئەگەر لە ماڵێکە 5 کەس سەرخێزان هەبن بەڵام لە دەوری 1 سفرەی قەرەباڵە بەلانی کەمەوە ژەمێکیان پێکەوە ناکۆن ئەمە دیسانەوە چی بە کۆمەڵگا و بە خێزانەکە ئەبەخشێتەوە؟ هۆکار هەیە ڕەنگە ئەوەش کە ئێمە پێکەوە کۆنابینەوە ڕەنگە هەندێکی بە ئەنقەز نەبێ هەندێکی با بڵێن لە خراپیمانە نەبێ. هۆکاری پێداویستی ئێستا پێداویستی و پڕکردنەوەی پێداویستیەکان زیاترە لە پڕکردنەوەی پێداویستیەکانی جاران و ئێستا مەسەلەن شوێنەکان دوورکەوتنەوەی شوێنەکان ئەو شوێنی کە تۆ بە تەمای بۆی بڕۆی ئەتێ ئیشێکی لێ بکەیت دوورکەوتێتەوە. جاران بۆ نمونە ئێمە مانان مەسەلەن
مەکتەب و ماڵەوە و مزگەوتها هەمووی نزیک بوو لە یەکەوە ئەیسا مەسەرەن مەکتەبی مناڵەکەش یا ڕەوزەی مناڵەکەش جاری وایە بێ بە سیارەبی بێ ماوەی نیو سعات سێ چارەکەت پێچ یا جاری وایە ناتوانانی نیوەڕوان بگەڕێیتەوە ینی ئەوەندە شوێنەکان لێک دوورکەوتونەتەوە بەڵام بەشی ئەوە هەر هەیە کە تۆ بتانی لەگەڵ خێزانە کۆبیتەوە بێ مەسەر مناسباتەکان بە فرسەت بزانی ئەو خاڵە ئەرێنیانی کەوا کە خێزانێک لە دەوری سفرەیە کۆ ببنەوە یەکێ لەو شتانە ئاگابوون لە یەکتری وا کاتۆ ئاگاداربی لە کەسەکەی بەرامبرت ئەوش ئاگادار بێ لە تۆ لە چ لە حاڵەتێک هەیە حاڵەتی ئەرێنی ترەوەیە کە ئەگەر پێشتر ئاماژەشمان پێیا بێ لێرە ئاماژەی پێبن ئەوەیە کە نەکەوتنە ناو دنیای تەنیایی چونکە کەوتنە ناو دنیای تەنیایی حاڵەتێکی خراپ ئەوەی کە لە ئینگلیزیا پێیان لۆنلیس حاڵەتێکی خراپ بە مرۆڤەکە بەخشە ڕەنگە ببێتە هۆکاری هەندێک حاڵەتی دەرونی کە شپرزی دەرونی و گرفتی دەرونی بۆ کەسەکە دروست بکە حاڵەتێکی ترەوەی کە لە کۆبوونەوەی خێزانیە ئەوەیە کە تۆ توانی هەندێ ئاماژە هەندێک پەیام کە ئەتوی بیگەێنی بە بەرامبەر ئەو پەیامانە لە ڕێی ئەو کۆبوونەوە خێزانیانە بگە چونکە جاری وایە لە کۆبوونەوەی خێزانیا تۆ توانی چووە کەسەکان کۆبوونەتەوە یەکەیەکە تۆ ناتوانانی ئەم پەیامە بگەینی واگەر یەکەیەکە بیگەینی ڕەنگە کاتێکی زۆری بێ بەڵام کاتێککە کۆبنەوە یەکجار قسەیەکە یا گفتوگویەکە یا ڕەوشتێک ڕەفتارێک ئەنوێنی چکە جاری وایە بچووکەکان چاو لە گەورەکانەکەن لە کاتی کۆبوونەوە خێزانیەکانە لەو کاتە تۆ یعنی ئەتوانی بە هەندێ ئاکار و بە هەندێ ڕەوشتی کردداری هەندێک پەیام بگەینی بۆ بچووکەکانەوە بۆ گەورەکانیش هەندێک جار تۆ هەندێک پەیام بگەینی کە سوودی لێوەرگرن. مامۆستا ئێمە چۆن بتوانین سنووری کۆبوونەوە خێزانەکان دیاری بکەینەیە کۆبوونەوە خێزانەکان هەروانن کە لەناو ئەندامانی یەک خێزانە یەک ماڵە کۆبنەوە یاخود خێزانە گەورەکە بە ئامەگرێتەوە ماڵی باپیر و مامەکان و خاڵ و پورەکان ئەمانە چۆن سنوورەکانی ئەم زای هەروە چۆن کاتی کۆبوونەوەکان ڕێک بخەیم لە شێوازێکی تەندروست هەموو شتێک با بڵین خاڵی ئیجابی و سلبی خۆی هەیە یعنی ئێمە کە باز لە کۆبوونەوەی خێزانی ئەکەین لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەڵاسیەوە هەموو شتێک ئەگە سێری بکەی خاڵی سلبیاتی و خاڵی ئیجابی هەیە ئەبێ ئاگامان لەوە بێ لە کۆبوونەوەی خێزانیان نەکەوینە خاڵە سلبیەکانی ئەو کۆبوونەوە خێزانیەوە کە عاجزبوونە لە یەکتری کە جاری وایە تۆ کۆبوونەوەیکی گەورەی قەرەباڵخی دروست ئەەکەی ڕەنگە ئەمە ئاسەواری چکە ئەم طبیعەت و نەفسیەتانە هەمووی بەیەکەوە ناگونجێەوە هەمووی هەرێکی و ئارەزوو ئاوات و خۆزگە و حەزێکی هەیە کە ئەمانە ڕەنگە هەمووی بەیەکەوە نەتوانی کۆکەیتەوە لەبەرەوە ئاگات لێبێ ئەبێ ڕاستە ئێماڵین کۆبوونەوەی خێزانی زۆر گرنگە زۆر شتێکی باشە بەڵام ئاگات لە خاڵە سلبیەکەشی بێ کە ڕەنگە زۆر کۆبوونەوە ڕەنگە عاجزبوونی لێ بکەوێتەوە کە بینی ومانە زۆر جار ڕەنگە شتی ناخۆشی لێ بکەوێتەوە لەبەرەوە تۆ بزانی سنووری ئەو کۆبوونەوە خێزانێت لەکوایەوە لە ناو کۆبوونەوە خێزانەکە کە تا چۆن هەڵس و کەوت و مامەڵە ئەەکەی چکە جاری وا هەیە لە ناو کۆبوونەوەی خێزانیا شەڕوویاوە لە ناو کۆبوونەوەی خێزانیا کۆبوونەوەی خێزانی با بڵێن ئەگەر بچووکیش بێ گەورەش بوو بێ جاریوای گەورە بووە عاجز بوون لە ئەم لەو ئەو لەو ئەمانە بێ بزانی لە چ سوندێرەکە ئەو کۆبوونەوە خێزانی ئەپارێزی بەڵام لە کۆتایی ئەگەر شەڕەکان لەسەر سفرەکان و لە ناو خێزانەکە بێ هەر باشترە و وەروەها ڕەنگە چارەسەرکردنیش ئاسانتر بێت تاوەی لە دەرە و دووران دوور و لەسەر کۆڵان و ڕاستە تەمان ئێمە کە بەیەکەوە ئەژین حتمما ئینسان کە بەیەکەوە ژیا لە پێکەوە ژیانە گرفت دروستە بێ ئەگەر من بەتەنیا بژیم لەگەڵ کەسا کێشم بۆ دروست نابێت لەگەڵ کەسا هیچ عاجزبوونێکم بۆ دروست نابێت لەگەڵ گرانیم بۆ دروست نابێت بەڵام کاتێک کە بەیەکەوە ئەژین و ئێمە ئەڵێین کە کۆبوونەوەی خێزانی و پێکەوە ژیان کۆبوونەوەیکی گرنگە حتمما ئەو کاتە دڵزویربوون و ناڕەحەتی و عاجزبوونیش لە یەک ئەبێەوە ڕەفتاری بەرامبەر جاریواییکە ئێمە بە دڵمان نیە زۆر باشە کاک جیاد بۆ پێی کە لە دادگایە توێژەری کۆمەڵایەتی زۆر لە نزیکەوە ئاگاداری ئەو کێشە و گرفتە خێزانیانی کە خەریکە گەنە بن بەست کۆبوونەوە خێزانیەکان ئەگەر لی دوور بکەویتەوە یاخود ئەنجام نەدانی کۆبوونەوە خێزانیەکان و دووربوونی ئەندامانی خێزان لە یەکتر چ گرفتێک بۆ ناو خێزانەکان دروستەکە مەوزوعی گرفتی مناڵ دروست ئەبێ کە مناڵ با بڵین کۆمەڵایەتی نابێ بە کۆمەڵگا ئەو حاڵەتی کە پێڵەن سۆشیالیزیشن و ئەوەی کە مناڵە بێ ڕووی کۆمەڵایەتیەوە بتوانێت لەگەڵ خەڵکە هەڵ بکە
ئێمە زۆر جارەها ئەچینە هەندێک شوێن سێرەکەن مناڵەکە نازانێت سەلام بکات لەو کەسی کێن، نازانێت بە خێراتنی بکات، نازانێت. ئەمە هەمووی گرفتیەوەیە کە تێکەڵاو نەبوون. یەکێ لە ئەگەر بینەوە سەر ئەو حاڵەتە دیسانەوە باسی بکەین، یەکێ لە ئەرێنیەکانی پێکەوە بوونی خێزانی و کۆبوونەوەی خێزانی ئەوەیە بۆ مناڵ سوودی هەیە کە ئەو کاتە ئەزانێت کە چۆن لەگەڵ خەڵکا مامەڵە بکات، چۆن لە ڕووی کۆمەڵایەتی و هەڵسو کەوت بکات. حاڵەتێکی تر ئەوەیە کە جاری وا هەیە ئێمە هەتا و گلەیەمان هەیە ئێستا خۆمان ئەڵێن ئامۆزانان هەسێوانە، جاری وایە خاڵۆزا پورزا، جاری وایە ئەوانەی کە هەندێک خێزان یەکتری ناناسن. ئەو یەکنەر ناسینە بەهۆی ئەو دووریە لە یەکتری کە هاتوچۆ یەکتری نییە و با بڵین هەر کەسی و ژیانێکی تایبەتی بۆ خۆی دابین کردووە. ئەو کاتە ڕاستە تۆ گەورەیت، کەسێکی گەورەی کەسەکانی خزمتە ناسی، بەڵام ئەو کاتە مناڵەکانت یەکتری ناناسن و تۆش مناڵەکانی کەسەکانی بەرامبەرت ناناسی. لەبەرەوە بۆ مناڵ کۆمەڵایەتی بوونە، بۆ مناڵ یەک ناسینی خزمەکانێتی کە سوکارەکەیەتی، و حاڵەتێکی تر بۆ مناڵ ئەو کاتە باش و خراپ لە یەک جیا ئەکاتەوە. ئێمە جاری وایە ئەڵێن بانەچین بۆ ماڵی فلان، بەخوا هەندێک ڕەفتاریان هەیە بە کەڵکی مناڵەکەم نایە. خۆ شتێکی ئیجابی نییە. مناڵە بێ هەموو ڕەفتارێک بزانێ، ئەبێ بزانێ ئەمە ڕەفتارە خراپە هەیە، ئەم ڕەفتارە باشەش هەیە، ئەم کەسە مامەڵەی بەم شێوازەیە، ئەم کەسە مامەڵەی بەم شێوازەیە. ئەبێ مامەڵە خراپەکانیش ببینێ و گوێی لێبێ و هەستی پێ بکە بۆ ئەوی لە ژیانی خۆیە کە گەورە بوو بزانێت کامە خراپە کامە باش. مامۆستا جیاد، ینی ئەمە بەومانایانی هەر کەسێک لە نێو خێزانەوە یا خێزانەکە بچوو بخوا نەخواستە ڕەنگە سەرکەوتوتر نەبێ. بەڵام خاتوسەنا باسی لەوە کرد کە بە پێی پیشەکە تۆ ڕەنگە ڕۆژانە کۆمەڵێک کەیز ببین. ئەتوانین بڵین ئەو خێزانانەی زۆرتر پێکەوەن یاخود لە دەوری سفرێکی قەرەباڵغ پێکەوە دانیشتون گرفتیان کەمترە، یاخود ئەو کەیسانەیەنە لای بەڕێستان زیاتر لەو خێزانانەوەن یاخود لەو شوێنانەوەن کە پەرتەوازەترن کەمتر لە دەوریە کۆبوونەوە؟ ئەتوانین بڵین ئەو خێزانانن کە بەتەنهاوە خۆیانەژین، نەک خێزانی بچووک ناچوان دەجارێ خێزانێکی بچووکمانی خێزانەکە بۆ خۆیان، بەڵام ئەم خێزانە بچووکە تێکەڵاون بە کۆمەڵگاوان. بەڵام حاڵەتێکی ترمانی ئەو تاکە جاری وا خێزانەکە گەورەیە، بەڵام مرۆڤەکان خۆیان هەرێکی بۆ خۆی ئەژی. ئەمە کاتێکاریەکی و بۆ خۆی ئەژی، ئەمانە گرفتی خێزانیان لە داگیەکانە زیاترە، چونکە بە حکمەوەی کە ئەم گرفتە خێزانیەک ئەم کەسە کە خۆی بەتەنیا ئەژی، هیچ کەسێک لە بەرامبەرە، چونکە ئەو خۆی بەتەنیا ژیاوە، هیچ کەسێک لە بەرامبەرە نییە بێت هاوکاری بکە. ئەو کاتە جاری وایە خۆت تواناکانی خۆت مەحدودن و ژیری و سەلیقەی خۆت سنووردارە بۆی بتوانی گرفتەکانت چارەسەر بکەیت. و کاتێکیش کە تۆ تێکەڵاو نەبووی و خەڵک هیچ کەسێک نایە بەدەم گرفتەکانتەوە بۆ ئەوەی گرفتەکان بۆ چارەسەرکە. جاری وایە ئێمە بینین هەندێ پرسە هەیە، سێرەکەن چەند چۆڵە، هەندێ پرسە هەیە سێرەکەن چەند قەرەباڵغە. ئەوە هەمووی بەهۆی تێکەڵاو بوونی زۆری ئەو ئەندامانی ئەو خێزانە هەیە لە کۆمەڵگا و بە خێزانەکان خۆیانەوە. هەر بۆیە لە کاتی گرفتەکانە تۆ ناتوانانی خۆت گرفتەکانت چارەسەرکەی. و کاتە گرفتەکان گەورە ئەبێ، یەکێ لەو گرفتانە کە گەورە بێ گرفتی خێزانیە، گرفتی ژن و مێردایەتیە کە گەورە بێ و ئەم کەسانە خۆیان نەیانتوانێت بە سەلیقەی خۆیان. هەرچەندە لەو لاشەواڵن جاری وایە کەسەکان کە تەداخل ئەکەن، ئەو کەسانی کە تەداخل ئەکەن و یان ئەیانەی کێشەکەت بۆ چارەسەرکەن، کێشەکەت بۆ گەورەترەکەن. بەڵام ئێمە قسە لەسەرەوەمان نییە کە کەسانێک بە ناشارەزایی مامەڵە لەگەڵ حاڵدەگەن، قسەمان لەسەوانەیە کە کەسانێک تۆ بدۆزیتەوە مامەڵیان لەگەڵاپی کە بە شارەزایی گرفتەکان بۆ چارەسەرکەن. مامۆستا جیاد، لە ئێستا شارەزایان ئاماژە بەوەکەن بەهۆی پەیدابوونی ئامێرە تەکنەلۆژیەکانەوانە دیاردەی تەنیایی قەرەباڵغ دروست بووە. جاری وایە هەر هەمومان لەناو خێزانێکی قەرەباڵغا کۆبوونەتەوە، نانمان خواردووە و دوای قەرارە کۆ ببینەوانێ و دەست بکەین بە قسەکردن، بەڵام هەمومان بە تەنیا خەریکی شاشەی مۆبایلەکەمانین لە کاتێکا مەجلیسەکەش زۆر قەرەباڵغە. ئەم ئامێرە تەکنەلۆژیانە ئێمە چۆن ئیسفادەی لێ بکەین لە برێوەی کە بێتە هۆی دروستبوونی تەنیایی، بێتە هۆی دروستبوونی پەیوەندی خێزانەکانمان؟ مۆبایل و تەکنۆلۆژیا پێداویستێکی ضروری مرۆڤایەتیە. یعنی ئێستا بێنە بە چاوی خۆت مۆبایل نەبێنی، ڕەنگە زۆر بەمان بڵێن وەڵا خۆ شتێکی باشە، بەڵام ئەوە ئیستا لەم لەحزەیە ئاڵێن وەڵا شتێکی باشە و خۆزگایە نەمایە. بەڵام کاتێک کە نەمێنێ گرفتی گەورە دروستە بێ، ئەوە نیە هەر بۆ ئاسانیە بێ. ئێمە ئەبێ هەر شتە و لە جێی خۆیان دابنین.
چونکە بوونی مۆبایل و تەکنۆلۆژیا سوودێکی زۆر یەکجاری بە مرۆڤایەتی گەیاندووە. ڕاستە لەم لاوە هەندێک خاڵی سلبی و ئیجابی هەیە، بەڵام سوودی گەورەی بە مرۆڤایەتی گەیاندووە. هەر ئەم بەرنامەی ئێمە ڕەنگە دوجار کەسێکی سا ئاگای لێ نەبێ دوجار بە مۆبایل لە بێ سەیری بکە وەنیە. لەبەرەوە ئێمە نابێ بترسین لە تەکنۆلۆژیا و نابێ بترسین لە مۆبایل، بەڵام ئەبێ بزانین چۆن ئەم حاڵەتە بەکارێنین. ئەوەشی کە ئێمە زۆر گرفتی مۆبایلین و زۆر مۆبایلمان بەدەستەوەیە ئەوەیە کە بەهۆی ئەوەیە کە ئەگەر با بڵێن نەڵێن ئەمە عوزر بۆ هەندێک شتێنێتەوە، بەهۆی ئەوەیە کە ئێمە مۆبایلەکانمان زۆر شتی تیا کۆبووەتەوە، زۆر شت لەناو مۆبایلەکانمان کۆبووەتەوە، پەیوەندی و عیلاقات و ئەخبار و هەواڵ و ژەمی خواردن و نەزانم چی و ئەمانە هەمووی لەناو ئەم شاشە بچووکە کۆبووەتەوە و بە ئاسانترین شێوە ئێمە بەدەستمانەگا بۆیە پەنا ئەبین بۆ ئەوە، چونکە جاروایە تۆ هەتا ئێستا جاری وایە ئەبتێ پرسیارێکی فەلسەفی بکەیت، پێویست ناکات تەلەفۆنی هەڵگری بیکەی بۆ مامۆسایەکی فەلسەفە بۆ نمونە مامۆستا ئەو بابەتە چییە، هەر لە گوگڵا بڵێ شتێک بنووسە تۆزە ئینگلیزی بزانی یا تۆزێک عەرەبی بزانی کورە کوردیش بزانی هەر شتێکت هەر بۆیەت. لەبەرەوە هەموو شتێک چوەتە ناو ئەم مۆبایلەوە و هەر خواردن دروستکردن، یعنی تۆ پێویست ناکات تەلەفۆنکەی بۆ خەسوود بۆ نمونە یا بۆ دایکت بڵێ ئەوە چۆنە، یەک لە یوتیوبەکە لێ بە کە من خۆم جارێکیان وام کرد لە یوتیوبە ویستم بامێ لێم بەڵام جوان دەرنەچوو. المهم بۆ جاری دووەم المهم قەزدم ئەوەیە مۆبایل ترسناک نییە، بەڵام ئەوێ بزانین چۆن ڕێکی خەین کاتێک کە ئەچین بۆ ماڵەکان کە ڕەنگە من خۆم لەوە چێوانەکەم کاچین بۆ ماڵەکان ئەکرێ مۆبایلمان بخەینە کەنار و ئەکرێ ساحب ماڵ مۆبایل بخاتە کەنار، ئەگەر کەسێک جەڕەسی بۆ لە ناسکە جاروایە تۆ ئەتێ مۆبایلەکە بخەیتە کەنار سێرەکەی دک جەڕەسی بۆ لێیە. اینجا لەبەرەوەی ئیتیساڵاتمان بە مۆبایلە زیاتر، لەبەرەوە زۆرمان پێداویستی پێی هەیە، بەڵام ئەکرێ بەرنمەیەکی بۆ داڕێژین و لە جاری وا هەیە هەندێک خەڵکەیە هەندێک ماڵ هەیە کە چی سەبەتەیەکی داناوە لە کاکە مۆبایلەکانتان بخەنە ناو ئەو سەبەتەیە. ئەم ڕەفتارانە با بڵێن ئەم ڕێگاگرتنەبەرانە ڕەنگە وا بکات تۆ بتوانانی خێزانی زیاتر کۆبیبیتەوە. ماوەستا جیادیانێک کۆبوونەوەکان ڕەنگە بە پێی کۆمەڵگاکان و کۆمەڵگەیەک فەرق بکات، بەڵام بە گشتین باسی کۆمەڵگەی کوردیەکەین ئێمە وەرزەکانمان گۆڕانکاری بەسەردا دێ بە پێی وەرزەکان کۆبوونەوە خێزانیەکان لە ئاستی تاکەوە لە خێزانی گەورەوە هەتا ئێستا بەهاران مەسەلەن بە هۆزی گەورەش کۆبنەوە. لە کۆتاییدا ڕێگایەکی یەکێکە لە ڕێگاکانی ئاسایشی کۆمەڵایەتی و کۆمەلگایەکی تەندروست کۆبوونەوە خێزانەکان زین و کردنەوەیان گرنگی پێدانیان لە پێکەوە نزیک بوونەوە. ئەگەر بینەوە سەرباسی ئەوەی کە خێزان چی بە کۆمەلگا پێشکەشەکە، خێزان پایەیەکی سەرەکیە بۆ سەقامگیرکردنی کۆمەڵایەتی، چونکە بە نەبوونی خێزان ئیتر پەرتەوازەیی دروستە بێ، چونکە هەر سەیری ئەوە بکە کە خێزان هەبوو ماڵ هەیە وایە کە خێزان هەبوو خانوو هەیە، ئەم خانوانە هەمووی لە ڕێکی یەک ئاوا ڕیز کراوە، تۆ سەیری کۆڵانێک بکە لەم کۆڵانە کۆمەڵێ ماڵی تایە خۆمە هەرەوە نییە کۆمەڵی ئەندام لەوێ ئاژین، ئەمەیە ڕێخستنی گەڕک کۆڵان و گەڕک و شێوازی ژیانی شاری لێ ئەکەوێتەوە. ئەی تۆ بێنە بەرچاوی خۆت کەسەکان بە تەنیا بژین و خێزان دروست نەبێ، یەکێ لەوێ یەکێ لێرە یەکێ لە شوقەیەکە یەکێ لە خانوویەکایە، کەس نازانی ئەمە چیە، کەس نازانی ئەوە کوڕی چیە، ئەمە مناڵی چیە. بەڵام ئێستا ئێمە لەناو گەڕێکێکە ئەزانین بۆ نمونە ئەم مناڵە ئەم سێ مناڵە مناڵی فلان کەس و فلان کەسن، ئەم ژن و مێردە ئەمە خوشک و برای فلان کەسن. ئەم زانینە خۆی بۆ خۆی سەقامگیری کۆمەڵایەتی و ئەمن و ئاسایش دروستەکە، ئەو کاتە ئاسایشی ئەو مەنتیقەیە ئاسایشی ئەو دەوروبەرە دڵ ئەمینە لەوەی کە ئەمە کێ لەوێ ئاژی، بەڵێ ئەمە خێزانێکە لە چوار ئەندام پێکهاتون لە ژیاون، ئەگەر یەکێک لێرا بژی یەکێک لێرا بژی و کەس نەزانێ ئەمە خێزان یا خێزانین، ئەو کاتە ئاسایشیش ناتوانێت بە ئاسانی کۆنتترۆلی بابەتەکان بکە. لەبەرەوە پایەیەکی هەرە گرنگی سەقامگیری ئاسایشی کۆمەڵایەتیە و گرفتی کەمتری تیا دروستە بێت، چکە جاری وایە خێزانەکان هەندێک گرفت دروستە بێت خۆیان چارەسەر یەکەن، خۆیان لە بینی خۆیان، ینی دوو خێزان جاری وایە کە کێشەیەکیان لە ناو ماڵا ئەبێ، ینی سەتۆ سێری بچۆرە بنکەکانی پۆلیس و بچۆرە دادگاکان ئەو گرفتانی کە لە بینی دراوسەکانە هەیە ناڵێم نییە، بەڵام ئەو گرفتانی لە بینی دراوسەکانە هەیە
کەمترە لەو گرفتانی کە لە بینی خەڵکی غەریبا هەیە چونکەمانە خێزانن پێکەوە لە یەک شوێنە ئاژین و گرفتەکانیان لە بینی خۆیانە تاڕادەیەک بەشێکیان ناڵم هەمویان بەشێکیان چارەسەری ئەەکەن و نایڵن بگاتە ئەوەی کە شتی خراپی لێ بکەوێتەوە لەبەرەوە یەکێ لەو خاڵانەی کە کۆبنەوەی خێزانی و خێزان لە دەوروبەرێک واکە کە لە ڕووی ئاسایشی کۆمەڵایەتیەوە بۆ کۆمەلگا بۆ حکوومەتە بۆ دەسەڵاتە زۆر گرنگە بۆیە ئەبێ دەسەڵات و حکوومەتی ئەو شوێنە بزانێت چۆن پارێزگاری لەم موسسەیەەکە ها چۆن پارێزگاری لە دەستگای با بڵین دادگاکە پارێزگاری لە دەستگایەکی با بڵین تاپۆ دایرەیەکی نەزانم قوتابخانەیەک ئەبێ لەوەش زیاتر پارێزگاری لە مؤسسەی خێزان بکات چکە مؤسسەی خێزان با بڵین بەردەوامی ئەیە بۆ حکوومەت و دەسەڵاتە کە هەڵە ناخۆی حکوومەتێکی بچووکە هەل لە ناخۆی حکوومەتێکی بچووکەوە بۆ ئەو کار ئاسانترە بێ بۆ حکوومەتەکە ئیش ئاسانترە کات چووکە هەندێ با بڵین وەکووتم هەندێک وەزائیفی تر لە کۆڵ حکوومەتە کاتەوە وەزایفی ئابووری و پەروەردەیی و ئەمن و ئاسایش ئەمانە لە ئەوکو ئاماژەمان پیا لە هەندێک خاڵە لە کۆڵ حکوومەتی شیەکاتەوە زۆر باشەکەواتە مامۆستا لە کۆتاییە ئێمە چۆن پارێزگاری بکەین لە کللتوری کۆبوونەوەی خێزانەکان چ لە ڕێگەی داوەت و کۆبوونەوە لەسەر سفرەخواانە بێیان سەردانیکردنی شەوان بێیان لێ پرسیینەوە بێ لە کاتی خۆشی و ناخۆشیە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری و لە کۆمەڵگەی ئیسلامی با بڵین هەردووکیان کۆمەڵێشتمان هەیە وامان لێەکە کە با بڵین ئیستیغلالی بکەین بۆ خێزان بۆ کۆبوونەوەی خێزانی مناسەباتەکانمان ئەوەی تر یەک لە دوای یەک زۆر زۆرن هەم مناسەباتە کولتوریە کوردیەکانمان زۆرن هەم مناسەباتە ئیسلامیەکانمان زۆرن و مناسەباتە دینیەکانمان ئێمە سەری ساڵمان لە پێشە ینی بۆنەیەکی زۆر باشە سەری ساڵ ینی خوێندنەوەمان بۆ سەری ساڵ خوێندنەوەیەکی نەرێنی نەبێ خوێندنەوەمان بۆ سەری ساڵ خوێندنەوەیەک بێ کە فرسەتێکە ئێمە ئەتوانین ئیستیغلالی بکەین ئەڵێ الحکمة ضالة المؤمن وانیە ئەنا وجدها فهو أحق بها تۆ لە سەری ساڵا بۆ نمونە توانی ئیستیغلالی بکەی بۆ کۆبنەوەیەکی خێزانی و عیلاقاتێکی پتەوتە دروستکەی و پەیامێکی جوان بگەێنی لەو کۆبنەوە خێزانە کە بەهۆی سەری ساڵەوە دروست کردووە ئێمە دیسانەوە کۆبنەوەی نەورۆزمان هەیە کە یەتە پێشەوە لەم ماوەیە ئەتوانی لەوە ئیستیغلالی بکەی چ جای ئەوەی کە ئێمە خۆمان جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانمان هەیە و چ جای ئەوەی کە ئێمە پێنج فەرزەی نوێژمان هەیە جاری وایە تۆ لە پێنج فەرزەی نوێژاگە نتوانانی هەر پێنجی بە جەماعەت بکەی هیچ نەبێت دوانیان ئەتوانی بە جەماعەت بکەی ئەم کۆبوونەوە جەماعی ئەم نوێژی جەماعەتە ئەمە خۆی کۆبوونەوەی خێزانیە بەڕیز وەستاوی لە تەنیشتا بەیەکەوە وەستاون ئەمە هەمووی کۆبوونەوەیەکە کە ئەتوانی ئیستیغلالی بکەیت کۆبوونەوەی نان خواردن و سەرسفرەمان نیوەڕوان ناتوانین ئێوارە بیکەین ئێوارە ناتوانین هیچ نەبێت مەسەن بەیانیان کە ئەمە گرفتێکی تازیەکانە ئەمانە هەمووی مەسەن مناڵ لەگەڵ خۆتا بەری بۆ هەندێک شوێن بۆ هەندێک مناسەبات بۆی بتوانێت کە کۆمەڵایەتی بێت و لەگەڵ کۆمەلگا تێکەڵ بێ لەسەرڕێەوە هەموو ئەمانەش من بیرم دێ ئێمە لە چەند بەرنامەیەکی تریشا باسم کردووە ئێمە مامۆستا عومەر ڕێشایی باوکمان کۆبنەوەی خێزانیمان هەبوو ناوی نابوو مؤتەمەر البەیت ئەم مؤتەمەر البەیتە ڕۆژانی شەوانی جومعان هەمان بوو لە شەوی جومعانە کە جومعە لەسەر با بڵێن پێنج شەمە لەسەر جومعە ئاوا لە شەوی جومعانە هەر بە ناوی مؤتەمەر البەیت ناوی نابوو کۆبوونەوەی خێزانی ئەم کۆبوونەوەی خێزانی جاوە و ساڵانێکی کرد کە ئێستا خەڵک لەسەر ئەم کۆبوونەوەی خێزانیانە دەورە ئەڵێتەوە و پارەی لەسەر بەرەگرێ بەڵام ئەو کاتە بە ئێمە یەکرد و کۆبنەوەی خێزانی و هەوڵیا لە ناو خێزانەکانی تریشە هەبێ و من بەش بە حاڵی خۆم سوودێکی زۆرم لێبینەوە چونکە ئیسا هەندێک شت هەیە لە زاکیرەمە هەیە هی ئەو کۆبنەوە خێزانیان لەبەرەوە توانی کاتەکان ئیستیغلالکەی ئەگەر نتوانی هەموو جومعەیەکیش بێت جومعە ناجومعەیەک کۆبوونەوە بینی و ئەو مناسەبەتانی کە باسمان کرد بەکاری بێنی بۆ ئەوەی ڕووی کۆمەڵایەتی و مناڵەکانت تێکەڵ بە کۆمەڵگا بن ڕحی جەنابی مامۆستای باوکە شاد بێ زۆر سپاس گۆڕی پڕمر بێ ئینشاءڵڵا مامۆستا جواد ئێمە زۆر سپاس دەکەین زۆر عازێتێن یخوا بەخێر بێ خوا دەستخۆش بێ مامۆستا جوادگیان ئەمەش هەر کۆبوونەوە یار بەڵێ ئێمە سوودێکی باروەرگین ئینشاءڵڵا ئەمەش سوودمان بۆ تۆ هەبێ زۆر سپاس بەڕێز جیهاد عومەر توێژەری کۆمەڵایەتی ئەم تەوەرە لەگەڵمانە بوو